ئەو کاتان باش هاوڕێیان دەمی هەر یەکێک دەکەیەوە دژی ئەو دەسەڵاتەیە دزیهەیە حتا لەناو هەموو ئۆرگانەکانی پارتی وێچێتی و دەستگا ئەمنیەکانیان بەڵام کاتێک ئێمە دێین دۆسی هەر یەکێک دەجوڵێنین بە سەدان کەسمان تێبەردەدەن من ئەزانم ئەوانە بەشیان ناچاریە هێزەکانیانن خزم و کەسوکارەکانیان زایدن خزم و کەسوکار و حزبی ئەوانەی کەشن کە پێشترێ مەسەن ڕسوامان کردینە سەمان لە سەریان کردیە هەمووی دێ کێشە هەموو لەوانش منتەهین بەس هەندێک گەنج دێ دەیبینی 10,000 جیفانی نییە دێدا کۆچی لە سەرتەیەک دەکا لەبەر پرسێک دەکات 10 ملیار دۆلاری بە ژیانی وی دابین کردیە ناپاچی دەکات لە دۆزەخ دەیژینی چ بە شەرەکە بە جددیمانی ئینسان هەندێک جار شت دەبینێتن زۆر تەعسف دەخوا کە گەنجە کاچی من لەو سەردەمەی خۆ سەردەمی 1970 و دەبینیوانە کو دەژین دوو کوڕی نەوشیروان مستەفا لەو ڕۆژانە پۆستێکمانەسە کرد بیسی گۆڕان بە ئاستەکی نزم تەنانەت مەسئولی بەریتانیان هەڕەشەی چاودەرهێنان لە ئێمەمانان دەکات چێ پێی دەڵێن ڕسوای دەکەین بێگومان ئەمە کوڕی نەوشیروان چ جیاوازێکی ئێرە کوڕەکانی تاالبانی هەموو مەسئولەکانی تر نزیک خاوەنی 1 ملیار دۆلاریە 1 ملیار دۆلار بەس بە گردەکە بڕۆم ببرسن چەند مەعمەل و مەسانەعیان هەیە دوو خانیان لە ئەوە هەیە باشە نەوشیروان بەخۆی دەوڵەمەند بوو باوکی دەوڵەمەند بوو ئەو کوڕانە بە چ خوێندیان چەند ئەرەقەی ڕەشوشینیاچی و خەڵکار بژات لەسەر قوتی و لەسەر بانگەشە و دروشمەکان بوویتە خاوەنی 1 ملیار دۆلار کەچی کاکەم دەڵێ خۆ بیرە نەفتی نیە ئێ بەدەستی نەکەتیە هەرچی کەتە بەردەستی حەپەلوشی کرد هەولێرگوتنی ئێمە دێ بین ڕسوای نماوچیا بکەین وەڵا ئەوەیە یادەوەری نەوشیروانە کورە باچی من نەوشیروان خۆی کەسەکی ناڕازگۆ دەرچوو کەس بەقەدەر ئەو ناڕازگۆ دەرنەچوو لە بانگەشەکانی 10 ساڵی ڕەبق لە بزوتنەوەیەکی مراند وێران کرد بە ناوی ئەوەی دژی سیستەمدا مڵک داگیرکردنە دژی چەتەگەریە کەچی بەخۆی کاچی منە خۆ ئێستا بە دیار کەوتی خۆ کاک فاروق مەلا مستەفا لە دیدارەکەگەمەوە گوتی لە 2015 بەردەوەی ئەوە چۆخ ئەوەی بە ناوی خۆی کوڕەکانی کردیە تۆ دەی دیفاعلەوە دەکەی فەرق یعنی دزی بە قەبارە و بە ژمارە نییە بە قوربان دا کوڕەکانی نەوشیروانی لە ملیاردێرەکانن ئەوڕۆکە حرەکەیەکیان وێران کرد ئێمە دێین ئەو بێهیوایی هەیە ئەو جوتە کوڕە بەشێکی گرنگی ئەوەنە ڕاستە لە دەرەی دەسەڵاتن بەس وەکو منداڵەکانی بارزانی و تاالبانی کاریگەریان نەسەوە یەک حرەکەی ناڕەزایەتی و بێهیوایە ئەوانە دروستیان کرد لە بڕی ئەوەی بەخۆت کە گۆڕانی بێ لە بدژمێ کەسی هەیەە هەڕەشەی کوشتن لە ئێمە دەکەت چاودەرهێنان نەمێک وەکو مەسئولی لەندەنیان بەریتانیایان وەوە تەمام بتە وەزیریش باشە بەجددی پارتی وێچێتی و باسی بوون ئەخلاقە تۆ ئەگەر وەچیوان جوێنتدا وەکووانە دەستت نییە ئەڵێی چاوتان دەردەینم دەیانیان هاتی سەخت جوێن دەدەن باز لە ئازادی و عەدالەتیش دەکەن خاڵش گرنگیش کەس کۆتایی پێدێنم هاوڕێیان بە هیوام کاچی من بە ڕاشکاوی بڵێن هەرچی قسە دەکە ئەڵێ لە خوای نەبی لە کەس ناترسیم ئێوەڵا درۆی دەکەن سێ بەشتان درۆی دەکەن کەسی لە کۆمنت و لایکەچی دەترسێ ینی بەجددیمە کورە ئەو هەموو پێشمەرگە قارەمانە ئەو هەموو زیندانیە زیازیە ئەو هەموو کەسە تێکۆشەرە نازەم لەوها بێ ئیرادە بوونە ناو قەدی هەر شنگتان نمایە لە بەرامبەر پارتی وێچێتی ڕۆحتان چۆلەوەی لایک و کۆمنتێک نەک لە بۆ ئێمە کورکاکە دژ بەو دەسەڵاتەی بن لە کاتێکدا بە ویژدام لێ نەڕۆشەکە بەو شێوەیە ئەو دەبینە کوردستان بە سەدا کەسێ دەسە تەلەڤیزیۆنی هەموو قسەیەک دەکا بە هەزاران و دەیان هەزار کەس کۆمنت دەنووسی لای ئێمە بەخۆی لەولا لە ئەولای خەڵک دەنگ هەڵ دەبڕیتن ڕۆژەکە بەو شێوە نییە و خەڵکیش نەگیرایە بەو عەزمەی یادامان نەبتشکردن ئەدی کۆ دەتانەوێت ئازادی جێبەجێ بێ و عەدالەتی کۆمەڵایەتی بگەڕێتەوە لە ماڵەوە دابنیشی بەس لە ناو ژن و منداڵەکانتان لە ناو خۆتان قارەمانن کەسی دێنەوە بە پارتی وێچێتی دێن شێری دەرەوە و شێری ماڵە و ڕێوی دەرەوە بەجددیمە زۆربەی خەڵک وای لێ هاتیە یعنی کاچی من ئەمە شوانە وەکو ئێوەن گۆشت و خوێنین حەزمان لێ جوێن تەوهینمان پێ نەکرێ ڕەشەمان لێ نەکرێ ئەو هەموو سەرێشەوەمان توش نەبی بەس ئازادی وایە خەبات وایە من ناڵەمەوەی لە کوردستان وەکو من بکە وەکو
بە هەموو هاوڕێیان کە بەڵام کاکە بەو ڕەوشەکە بەو شێوە نییە ناوقەت یەکترتان پساندیە هەر ڕۆحی یەکتر چووە بڕوا بکەن یعنی لە حاڵەتەکە پارتی هێچێتی بە ملیارها دۆلار دەکردن بەو شێوە نییە دوای دامان خەڵکیان کرد ئەدی کو دەتانەوێ ئەوبی من دەزانم ئەوە زادەی بێهیوایی خیانەتی گۆڕان و نۆشیروان بەرهەم ساڵح و هاوپەیمانی و پارتی برێم حرەکەی کوردایەتی کە ئەو ئاژ بە تاڵا فکری و ئەخلاقی تووشی خەڵک کردی بەڵام کاچی من تۆ لە دۆزەخ دەژی دۆزەخ تۆ ژیان نییە ئەگەر بە خۆت دیفاع لە خۆت نەکەی بەجددیمە من لە ئەوروپامانی لە بۆم نییە من خۆ دەیکەم لە مەبدەی خۆمە دەیکەم لۆنگۆ نییە لەبەر هەر لەحزەیەک وازەیە بینین خۆ چێک لە ئیمان لێ دەکا بەڵام کاچی من یعنی تۆ بەشەر نێ بەشەر نمای بەجددیمە ئەمە لە ئەوروپای دەرەجە 3 و 4 لە چاو مرۆڤی گۆیزۆیان لە چاو ئەوروپیەکان تووەرە دوای 31 ساڵ ئەو کارەبات نییە قسە دەرێ قسە مەکە لۆ چێ بکەم کورە لۆ خۆت دەکەی لۆ ماڵ و منداڵت دەکەی ئەوە ژیانت 3 مانگ جارێک مەعاشتان دەدرێتێ ئاوتانیە کە بەردەوام کێشەیەکتان هەیە لۆ خۆت دەیکەی لۆ کەرامەتی خۆت دەیکەی کە ئەتو قوربانی مناڵی جاش و مناڵی مەسئول بوونە خاوەنی ملیارها دۆلار مناڵی ئەو مەسئولانە هاوڕێیان بە هەر حاڵ هەڕەشە و جوێن ئەمەی سار نەکردەوە بەڵام زۆر شەرمە ئەو خەڵکانە کە ئەو کۆمنتانە دەنووسن بە تایبەت جوێندان بە خوشک و دایک یعنی ئەوانە بڕوا بکەم بڕۆ سەیری هەموو ئەو مەسئولانە بکە هەر بەس ئەوەیە ئومێد خۆشناو ئەو لابۆر ئەو ئارامە ئەمەیان سار کردویان تووڕەتریان کردینە دوو دزی هەر دزیە کوڕی نەوشیروان بیکە ملیارەشی بدزیان کوڕی تاالبانی و بارزانی ئەوەی دیفاعیشانە بکە هیچ فەرقینە لەگە کۆی دەبوون لە هەموو ئانەش گرنگتر پارتیەکێتی ئەو ترس بڵاوکردنەوە بێهیواکردنەی خەڵک بە ملیارها دۆلار دەکردن ئەو خەڵکەی خۆی پێر ناڕازی ئەو دەسەڵات بە بەلاش دەیاندات شەرم بکەن 10,000 لە جیرفانیە داکۆشی لە بەرپرسێک دەکەی 10 ملیاری قوتی ئەو میلەتەی لە جیرفانیە های لایف دەژیتن تۆش لەو دۆزەخە دەژی دێش قسە بە ئێمەمانان دەڵێ کاتت خۆش